ئیزمیر وێستگەی بەشێکی زۆر لە ئاوارەکانی ڕۆژاوای کوردستان لە تورکیا، شارێکیش بۆ خاڵی پەڕینەوەی ئاوارە سووریەکان بەرەو یۆنان لە ڕێگای دەریای ئیجەوە تا دێت ژمارەی پەنابەرانی زیاتر دەبێت. بەشێک لە هاونیشتمانیانی ڕۆژاوای کوردستانیش ئەوانەی تا ئێستا نەگەیشتونەتە وڵاتانی ڕۆژاوە بە ناچاری لەو شارە ماونەتەوە. والله ام دخوزن هان يوناني معني ام در بوز بن ألمانيا معني ام حياته خوب بينن حياتي فرقي شغله يعني معني ام حياته خوب بينن وحياة السورية تقريبا نامو إما شغل نوك ما هو ما دركب يوناني نام ماشي خفر السواحل ما قرطن ام فت لندن بري قو يوم هان اسطنبول يوم هان كامبي ئەو هاونیشتمانیانەی ڕۆژاوای کوردستان کە ئاوارەی ئیزمیر بوونە تا ئێستا مۆڵەتی نیشتە جێبوونیان پێنەدراوە لەلایەن حکومەتی تورکیاوە لە کاتێکدا چەند ساڵێکە لەو شارەدان، بەڵکو لە بڕی ئەوە ئەم ناسنامەیە تاکە بەڵگەی فەرمی ئەوانە کە لەلایەن حکومەتی ئەم وڵاتەوە بۆ مانەوەیان پێیان دراوە. ئەم دخوازن کژن ڕێ سووری ماچێ ببێ ئەم بفتلن ئەم نەخوازنارن دەرەکێ ئەمەوەتن ڤران پوشمۆ بین تعاملي جندو هيج نارندا كوك نحس من إنه أم إنسان لفداري. هاونیشتمانیانی ڕۆژاوای کوردستان وەک گەشتیارانی وڵاتان لە شوێنە گەشتیارەکانی ئیزمیر سەرقاڵی گەشتکردن نین، بەڵکو تا دۆزینەوەی ڕێگای دەرچوون لەو شارە بەرەو یۆنان یاخود گەڕانەوە بەرەو نیشتیمان. بەشێک لە گەنجەکانی لە پەنجەرەی ماڵەوە بیر لە هیوایەک دەکەنەوە بۆ ڕزگاربوون لەو نەهامەتیەی تێیکەوتون. بەشێک لە ئافرەتەکانیشی بەکاری ماڵەوە خۆیان سەرقاڵ کردووە. محەممەد عەزەدین ڕووداو، ئیزمیر.